بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لەوە دەکەین کە کەمترین بودجە بۆ کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی دیاری کراوە. بزانین چۆن. بودجەی تەرخانکراو بۆ ئەم ساڵی 2025 27 ملیارد دینار بووە بۆ کۆی کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی. ئەی چەندی خەرج کراوە؟ تەنها 7 ملیاری خەرج کراوە کە دەکاتە لە 125 ئەو 27 ملیاری کە بۆی دابین کراوە. باش. بەهۆی ئەمەوە کە لە 125 ئەو پارەی بۆی دیاری کراوە خەرج کراوە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوودا هاواری لێ هێستا و ڕایگەیان لە چەند ڕۆژی ئایندەدا تێگڕای خزمەتگوزاریەکان و نەشتەرگەریەکان لە نەخۆشخانە حکومیەکان لە پارێزگای سلێمانی دەوەستن لەبەرەوەی پێداویستیمان نییە. بۆیە بەپەلە لیژنەیەک پێگەنرا و بڕیاردرا 6 ملیارد دیناری تر بۆ ئەم چەند مانگەی کە ماوە خەرج بکرێت. وتمان لە 27ەکە 7 ملیاری سەرف کراوە، 6 کەش ئەوە لەو 27 ملیارە تا کۆتایی ساڵ دەکاتە 13 ملیار ئەگەر ئەو 6 ملیۆنە ئەو 6 ملیارە خەرج بکرێت. بزانین لە ئەسڵا پارێزگای سلێمانی خەسەخانە یان نەخۆشخانە حکومیەکان پێویستیان بە چەندەیە بۆی باشترین خزمەتگوزاری بە کوالیتێکی بەرز پێشکەش بە هاوڵاتیان بکەن بێگومان پێویستی بە 150 ملیارد دینارە لە ساڵێکدا. ئەی بودجێ تەرخانکراو وتمان 27 ملیاری بۆ دانراوە. ئەم 27 ملیارەش ئەوەی کە لی خەرج کراوە تەنها 7 ملیارێتی واتە هێشتا 8 ملیاری خەرج نەکراوە. بینە سەر داهاتی ساڵانە بودجەی پارێزگای سلێمانی و داهاتی ساڵانەی کە زیاترە لە چەند. ئەگەر لانی کەم مانگانە لە پارێزگای سلێمانی داهات 100 ملیارد دینار بێ بۆ 12 مانگەکە کاتە 1 تریلیۆن و 200 ملیارد دینار بۆ ساڵەکە. ئەی چەند خەرج کراوە یا چەند دانراوە نەک خەرج کراوە چەند دابین کراوە بۆ کەرتی تەندروستی لە ساڵی 2025 ئەم ساڵ 27 ملیار. ئەم 27 ملیارە لە 102 ئەو داهاتەیە کە دێتە پارێزگای سلێمانی واتە بەرپرسانی سلێمانی حیزبی حکومڕان لە سلێمانی حکوومەتی هەرێم لە هەرێمی کوردستان و تەنانەت حکوومەتی خۆجەیی لە پارێزگای سلێمانی تەنها لە 102 داهاتی هەموو پارێزگای سلێمانی بۆ کەرتی تەندروستی دیاریەکات. ئەویش 27 ملیار. ئەم ساڵ ئەگەر ئەو 6 ملیاری کە دانراوە تا کۆتایی ساڵ ئەوە خەرج بکرێت 13 کاواتە نیوەی 27 ملیارەکە کە ئەکاتە تەنها لە 101 هەموو داهاتی پارێزگای سلێمانی بۆ کەرتی تەندروستی دابین کراوە بۆ یەکەرتی تەندروستی گشتی حکومی بەو دەردەچووە کە هیچ شتێکی تێدا نەماوە بۆ هەموو شتێک دەبێت نەخۆش سەردانی نەخۆشخانە تایبەتەکان بکات. باش بزانین ژماری کارمەندانی تەندروستی لە پارێزگای سلێمانی چەندەیە؟ بەپێی لێدوانی سەندیکای کارمەندانی تەندروستی دەڵێت 12,000 کارمەندی تەندروستی لە پارێزگای سلێمانی هەیە کە ئەمە ژمارەیەکی زۆر کەمە. ئەی پێویستیان بچەنێ؟ پێویستیان بە 27,000 کارمەندی تەندروستی هەیەواتە نزیک بە 15,000 کارمەند زیاتر لەوەی کە هەیە ئەو نەونیوی ئەوە پێویستیان بە کارمەندە کە لە کەرتی تەندروستی ئیش بکات بۆی کە کاروباری نەخۆش و هاوڵاتیان لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان بێگومان ڕایی بکرێت. ئەمەی باسمان کرد لە بەژمارە ئەمجارەدا بریتی بوولەوەی کە کەمترین بودجە لە پارێزگای سلێمانی بۆ کەرتی تەندروستی دابین کراوە.